نیوەی ئەو باج و گومرگەی لە 4 ساڵی ڕابردوودا لەسەر هاوڵاتیان زیاد کرا بۆ عێراق دەبێت. پەرلەمانتارێکیش دەڵێت حکوومەتی هەرێم هەر لە سەرەتاوە بە نایاسایی باجی زیاد کردووە. لە دوای وەستانی هەناردەی نەوتی هەرێم و دەرچوونی یاسای بودجەی عێراقەوە، دانوستانی هەردوو حکوومەتی هەرێم و عێراق بۆ چۆنیەتی جێبەجێکردنی خاڵ و بڕگەکانی تایبەت بە هەرێم بەردەوامە. خاڵی زۆر دیار و ناکۆکیشیان ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکانی هەرێمە بە حکوومەتی عێراق. بەپێی یاسای بودجە پێویستە هەرێم بێجگە لە نەوت نیوەی داهاتەکانی تریش بداتە عێراق، بەڵام عێراق داوا دەکات سەرجەم داهاتەکان بچنەوە بەغدا و اینجا نیوەی بگەڕێنرێتەوە بۆ هەرێم. لە هەردوو حاڵەتەکەشدا نیوەی ئەو باج و ڕسوماتەی کە لەسەر هاوڵاتیانی هەرێم زیاد کرا لەمە بەدوا لە چوارچەوەی داهاتە نانەوتیەکانی حکوومەتی هەرێمدا بۆ حکوومەتی عێراق دەبێت، چونکە لەسەر هەر کام لە بژاردەکان ڕێک بکەون ئەوە نیوەی داهات بۆ عێراق دەبێت. لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو باجی لەسەر هاوڵاتیان زیاد کرد. بە جۆرێک زۆرینەی سێکتەرەکان بە ڕێژەی جیاواز باج و ڕسوماتیان لەسەر زیاد کراوە. عومەر گوڵپی ئەنجامی خولی پێشووی پەرلەمانی کوردستان بە شارپرێسی وت کابینەی نوێم لە بنەڕەتەوە بە نایاسایی باجی زیاد کردووە. وتیشی ئەگەر حکوومەتی هەرێم لە بابەتی ڕادەستکردنی داهاتە نانەوتیەکاندا بە پێی دەستور مامەڵە لەگەڵ عێراق بکات، ئەوە دەتوانێت بکرێتە فشار لەسەر عێراق بۆ ئەوەی تەواوی بەڕگە و مادەکانی تری تایبەت بە هەرێمی کوردستان بە پێی دەستور جێبەجێ بکرێن. سەرەڕای ناڕەزایەتی پەرلەمانتاران و هاوڵاتیانیش لە زیادکردنی باج، بەڵام کابینەی نوێم وەک خۆی دەڵێت لە چوارچێوەی چاکسازیەکان و ڕێکخستنەوەی سەرجەم سێکتەرەکان بە ڕێژێکی زۆر باجی زیاد کردووە. بەپێی ئامارەکانی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم ساڵی 2016 داهاتی باج 179 ملیار دینار بووە. بەهۆی زیادکردنی باجەوە بڕەکە لە ساڵی 2022دا بۆ 720 ملیار دینار زیادی کردووە. ئێستاش کە لەگەڵ حکوومەتی عێراق ناکۆکن لە ئەگەری ڕێککەوتنیاندا دەبێت نیوەی داهاتە نانەوتیەکانیش بگەڕێنەوە بۆ عێراق. هاوشێوەی ساڵانی ڕابردوو هاوڵاتیانی هەرێم زەرمەندی یەکەمن لە کێشە و ململانیەکاندا، واتە ئەو هەموو باج و ڕسوماتەی زیاد کرا تەنیا لەم چەند ساڵەدا سوودی بۆ حکوومەتی هەرێم هەبوو، لەمە دوانیوەی بۆ حکوومەتی عێراق دەڕوات. لە کاتێکدا ئەگەر زیادیش نەکرایە ئەوە هیچی لە دۆخی نێوان هەرێم و عێراق نەدەگۆڕی. بەو شێوەیەش جارێکی تر هاوشێوەی ململانەکانی تریان هەردوو حکوومەت هاوڵاتیانی هەرێمیان کردەوە قوربانی و بازدەری یەکەمی کێشەکانی نێوانیان.